سڵاتان لەبێت و ئەم کاتتان باش بینەرانی خۆشەویستی تلڤیزیۆنی کۆمەڵە بە گەشتیاڵەکانی سەرلەبانی ڕۆژی دووشەممە لە خزمەتانداین سەرەتا سەردێڕی گرنگترین هەوڵەکان. کۆبوونەوەی کرێکارانی شاغڵ لە کارخانەی کەرناز لە کرماشان، درێژەی ناڕەزایەتی کرێکارانی شاغڵ لە شارەداری ئیلام، چالاکی ژینگە پارێزانی کامیاران و پەیوەستبوونیان بە هەڵمەتی زاگرۆزانە، گیان بەختکردنی گەنجێکی خەڵکی جوانڕۆ بە تەقەی هێزەکانی ڕژیم، دەست بە سەرکرانی سێ هاوڵاتی لە مەهاباد، سەپاندنی سزای زیندان بەسەر عەبدوڵڵا گوڵستانی لە بۆکان، درێژەی مانگرتنی کارمەندان لە هەرێمی کوردستان، خۆپیشاندانی کوردانی ئوروپا دژ بە دەوڵەتی تورکیا، لە سێدارەدانی 13 بەندکراو لە چەند زیندانی ئێران و خۆپیشاندانی ئێرانیانی ئازادی خواز و بریندارانی شۆڕشی ژینە لە فرانکفۆرت. کۆبوونەوەی کرێکارانی شاغڵ لە کارخانەی کردناس لە کرماشان. ڕۆژی یەکشەممە 25 سەرماوەزی 1403 کرێکارانی شاغڵ لە کارخانەی کردنازی کرماشان دژ بە نەدانی داخوازیەکانیان کۆبوونەوە. بەپێی زانیاریەکان کرێکارانی کارخانەی کردناس لە جادەی هەرسین بۆ کرماشان ماوەی 2 مانگە حەقدەستیان وەرنەگرتووە و بەهۆی نەدانی حەقی بیمەکانیان با ڕێکخراوی تامینی ئیجتماعی تووشی کێشەی دەرمانی بوون. کرێکاران دەڵێن خاوەنکار لە پەرداختی هەزینەی هاتوچۆ و خۆراک خۆ دەبوێرێت و ئەو بابەتە سەختیەکانی ژیانی زۆرتر کردووە. درێژەی ناڕەزایەتی کرێکارانی شاغڵ لە شارەداری ئیلام. ڕۆژی یەکشەممە 25 سەرماوەز کرێکارانی شارەداری ئیلام بۆ چەندمین ڕۆژی بەردەوام لە بەردەم ئوستانداری کۆبوونەوە. بە ئوتەی کرێکارانی ناڕازی شارەداری ماوەی 3 مانگە حەقدەست و حەقی بیمەی پرسنلی ئەو ناوەندەی پەرداخ نەکردووە و کاتێک ناڕەزایەتیان دەربڕیوە خاوەنکار 123 کرێکاری لە سەرکار دەرکردووە. کرێکاران دەڵێن ئەگەر داخوازیەکانیان جێبەجێ نەکرێت و هاوکارەکانیان نەگەڕێنەوە سەرکار شێوازی ناڕەزایەتیەکانیان دەگۆڕن. چالاکی ژینگە پارێزانی کامیاران و پەیوەستبوونیان بە هەڵمەتی زاگرۆسانە. بەپێی هەواڵی گەشتوو ڕۆژی شەممە 25 سەرماوەز کۆمەڵێک لە ژینگە دۆستانی شاری کامیاران و خەڵکی خۆبەخش پەیوەست بە هەڵمەتی زاگرۆسانە بوون و سەدان دەنکی بەڕوویان لە چیای شاهۆدا چاندووە. بەشداربووانی ئەو چالاکیە بە چاندنی سەدان دەنکی بەڕوو و نەمامی قەزوان لە داوێنی چیای شاهۆ گرنگی پاراستنی ژینگەیان دووپات کردەوە و داوایان لە خەڵکی کوردستان کرد هاوڕێ لەگەڵ منداڵەکانیان پەیوەست بە هەڵمەتی زاگرۆسانە بن و هەنگاوێک بۆ نۆژنکردنەوەی ئەو دارستانانەی لەلایەن هەلپەرستانەوە بڕاون یا سووتێنراون هەڵبگرن. گیانبەختکردنی گەنجێکی خەڵکی جوانڕۆ بە تەقەی هێزەکانی ڕژیم. بەیانی ڕۆژی یەکشەممە 25 سەرماوەزی 1403 گەنجێکی خەڵکی جوانڕۆ بە ناوی سۆهێب ئەحمەدی تەمەن 24 ساڵ بە تەقەی سەرکوتگەرانی کۆماری ئیسلامی گیانی بەخت کرد. بەپێی زانیاریەکان هێزە ئینتیزامیەکانی ڕژیم لە یەکێک لە شەقامەکانی شاری جوانڕۆ بەبێ ئاگادارکردنەوەی پێشوەخت تەقیان لە ئۆتۆمۆبیلی ئەو گەنجە کردووە و لە ئەنجامی ئەو هێرشە وەحشیانەیەدا سۆهێب ئەحمەدی گیانی بەخت کردووە. شانی باسە کە یەکێک لە تاوانبارانی ئەو جەنایەتە پاشناوی شاهوەیسی بووە. دەست بە سەرکرانی سێ هاوڵاتی لە مەهاباد. بەرەبەیانی ڕۆژی یەکشەممە 25 سەرماوەز سێ هاوڵاتی خەڵکی گوندی بەیرەمی مەهاباد بە ناوەکانی یوسف فاڵ، ئارام مەبزوولە و زانیار سەید ئەحمەدی لەلایەن هێزەکانی حکوومەتەوە دەست بەسەر کران. بەپێی راپۆرتی ڕێکخراوەکانی مافی مرۆڤ هێزەکانی ئیتلاعاتی سوپای پاسداران بەبێ بەڵگەی قەزایی هێرشیان کردوێتە سەرماڵی ئەو سێ هاوڵاتیە لە گوندی بەیرەم و هەرسێکیانیان دەست بەسەر و بۆ شوێنێکی نادیار گواستۆتەوە. هەتا کاتی داڕشتنی ئەم هەواڵەش زانیاریەک لەسەر هۆکاری بەندکران و شۆنی ڕاگیرانی یوسف قاڵ، ئارام مەبزووم و زانیار سەید ئەحمەدی لە بەردەستانیە. سەپاندنی سزای زیندان بەسەر عەبدوڵڵا گوڵستانی لە بۆکان. شارۆمەندێکی خەڵکی بۆکان بە ناوی عەبدوڵڵا گوڵستانی لەلایەن لە قیسەی دادگای پێداچوونەوەی ورمێ
بە تۆمەتی تەبلیغ دژی نیزام بە 3 مانگ و 1 ڕۆژ زیندانی تەعزیری مەحکوم کرا. عەبدوڵڵا گوڵستانی لە ڕێکەوتی 11 خەرمانانی ساڵی 1402 لەلایەن هێزەکانی حکوومەتەوە دەست بەسەر کرا. ناوبراو بەهۆی ئەشکەنجەی سەختی سەرکوتگەرانی کۆماری ئیسلامی مۆرەی کەمەری شکاوە و پاش وەرگرتنی چارەسەری پزیشکی لە نەخۆشخانەی ورمێ بۆ ئیدارەی ئیتلاعات و لەوێشەوە بۆ دادگای ورمێ ڕاگوێزراوە. عەبدوڵڵا پێشتریش لە پەروەندەیەکی ساختەدا بە 113 ملیۆن تمەن جەریمەی ماڵی و 1 مانگ زیندان مەحکوم کرابوو. درێژەی مانگرتنی کارمەندان لە هەرێمی کوردستان. ڕۆژی یەکشەممە 25 سەرماوەست کارمەندانی زۆربەی دام و دەستگا حکومیەکانی هەرێمی کوردستان بۆ چەندمین ڕۆژی بەردەوام لە ناڕەزایەتی بە نەدانی موچەکانیان درێژەیان بە مانگرتندا. بەپێی راپۆرتەکان کارمەندانی هەرێمی کوردستان ماوەی 80 ڕۆژە موچەیان وەرنەگرتووە و لە دۆخێکی سەخت دادەژین. پێشتر دەوڵەتی عێراق بەڵێنیدا بوو بودجەی هەرێمی کوردستان بۆ پێدانی موچەی کارمەندان بنێرێت، بەڵام لە ڕۆژانی ڕابردوودا یەکێک لە وەزیرەکانی دەوڵەتی سوودانی ڕایگەیاند بوو کە پەرداختی موچەی کارمەندانی هەرێم لە ئەستۆی ئەوان نییە، بەڵکو لە ئەستۆی حکوومەتی هەرێمی کوردستانە. خۆپیشاندانی کوردانی ئوروپا دژ بە دەوڵەتی تورکیا. ڕۆژانی شەممە و یەکشەممە 24 و 25 سەرماوەزی 1403 کوردانی دانیشتووی وڵاتەکانی بریتانیا، ئاڵمان، سوئیس، فەڕەنسا، سوێد، نۆڕڤێژ، وێلز، بێلژیک و هۆلەند بۆ جارێکی دیکە دژ بە هێرشەکانی تورکیە و بەکرێگیراوە ئیسلامگەرەکانی بۆ سەر ڕۆژاوای کوردستان خۆپیشاندانیان کرد. کوردانی تاراوگا بە بەدەستەوەگرتنی وێنەی گیانبەختکردوانی شەڕی داعش و ئاڵای ڕۆژاوای کوردستان دژ بە دەوڵەتی ئەردۆغان دروشمیان بەرز کردەوە و خوازیاری ڕاگررتنی هێرشەکانی تورکیە و گروپە ئیسلامگەرەکانی سەر بە وڵاتە بۆ سەر ڕۆژاوای کوردستان بوون. خۆپیشاندەران داوان لە ناتۆ کرد هەناردەکردنی چەک و چۆڵ بۆ تورکیە ڕابگرن و ڕێگە لە کۆمەڵکوشکردنی گەلی کورد لە ڕۆژاوای کوردستان بگرن. شانی باسەکە لە ماوەی ڕۆژانی 8 بۆ 11 دەسەمبر 31 هاوڵاتی مەدەنی بەهۆی هێرشەکانی تورکیە لە ڕۆژاوای کوردستان گیانیان بەخت کردووە و بەدەیان کەسیش بریندار بوون. کۆبوونەوەی کرێکارانی شاغڵ لە شرکەتی نەوتی فەلاتقاڕەی بەهرێگان. کرێکارانی شاغڵ لە شرکەت نەوتی فەلاتقاڕەی بەهرێگان ڕۆژی یەکشەممە 25 سەرماوەز بۆ جارێکی دیکە دژ بە نادانی داخوازیەکانیان کۆبوونەوە. کرێکارانی ناڕازی لە کۆبوونەوەکانیاندا خوازیاری پێدانی حەقدەستە دواخراوەکان، وەلانانی جیاوازی، پێدانی پاداشت و مەزایە، بەکردەوە دەرهاتنی گەڵاڵەی ڕیزبەندی پیشەکان، گەڕانەوەی ئەو بڕە پارە وەکو باج لەسەر حەقدەستەکانیان کە کەم کراوە، وەلانانی سەقفی حەقدەست، وەلانانی ئاستەنگیەکانی بەردەم سەنەواتی خانەنشینی و کۆتایی هێنان بە دەستێوەردانەکانی دەوڵەت لە سندوقی خانەنشینی کرێکارانی سەنعەتی نەوت بوون. ڕێپێوانی خانەنشینکراوانی فولات لە ئیسفەهان و تاران. خانەنشینکراوانی سەنعەتی فولات لە شارەکانی تاران و ئیسفەهان ڕۆژی یەکشەممە 25 سەرماوەز بۆ جارێکی دیکە دژ بە دۆخی خراپی مەعیشەتی خۆپیشاندانیان کرد. خانەنشینکراوانی ناڕازی بە ڕێپێوان لەسەر شەقامەکانی ئیسفەهان و تاران خوازیاری زیادکردنی حەقدەست بە پێی ڕێژەی هەڵاوسان، پێدانی مەزایە براوەکان، هاوسانسازی حەقدەست، هەڵوەشانەوەی بڕیاری دەوڵەت بۆ تێکەڵکردنی سندوقەکانی خانەنشینی، دابینکردنی ئیمکاناتی ڕفاهی بۆ خانەنشینکراوان و پێدانی بیمەی تەکمیلی بوون. ئیعدامی 13 بەندکراو لە چەند زیندانی ئێران. لە ڕۆژانی ڕابردوودا حکمی ئیعدامی 13 زیندانی لەوانە 9 بەندکراوی بەلوچ، ژنێک و بەندکراوێکی کوردی خەڵکی سنە لە زیندانەکانی یاست، زاهدان، مەلایر و عێراق جێبەجێکراوە. بەپێی راپۆرتی کانونی مافی مرۆڤی ئێران، ئەو 13 بەندکراوە بە تۆمەتەکانی پەیوەندیدار بە مادەی هۆشبەر و کوشتنی بە ئەنقەست لە سێدارە دراون و ناسناوی 11 کەسیان بریتیە لە محەممەد عەلی خارکوهی، ڕەزا خارکوهی، سەلاح ڕەحیمی، عەبدولباسێت، نێعمەتوڵڵا و عەبدولناسر تووتاسی، هەر سێ ئەندامی یەک بنەماڵە و محەممەد وەزیر ڕوودینی، عەلی ڕەزا گەلەبەچە،
ئێلیاس تەردەست شاهزۆهی، یعقوب بەراهووی مقەدەم، شەیخ حەسەن ئیبراهیمی و حسین کۆلیوەندە. گیان لە دەستان و برینداربوونی 11 کرێکار بەهۆی نەبوونی مەنی شۆنیکار. لە ڕۆژانی ڕابردوودا 11 کرێکار لە شارەکانی ئەردەکان، ئیسفەهان، مەریوان و ئێرانشار بەهۆی نەبوونی مەنی شۆنیکار تووشی ڕوودا و هاتوون و 6 کرێکار گیانیان لە دەستاوە و 5 کرێکار ژاراوی و ڕەوانەی نەخۆشخانەکراون. بە پێی راپۆرتەکان 5 کرێکاری شاغڵ لە مەعدەنی ساغەندی ئەردەکان بەهۆی وەرگەڕانی وانێچپار لە جادەی چادۆرمەلوو بۆ یەزد گیانیان لەدەستاوە. لە شارەکانی ئیسفەهان، مەریوان و ئێرانشار 6 کرێکار لەوانە دووژن بەهۆی گازگرتووی لە نێو چەند ئەمباری فرۆشتنی پێداویستی ژاراوی و ڕاگوێزی ناوەندە دەرمانیەکان کراون، بەڵام یەکێکیان لە نەخۆشخانەی ئێرانشار گیانی لەدەستاوە. دوا هەواڵمان سەبارەتە بە خۆپیشاندانی ئێرانیانی ئازادی خواز و بریندارانی شۆڕشی ژینا لە فرانکفۆرت. ڕۆژی شەممە 24 سەرماوەزی 1403 بریندارانی شۆڕشی ژینا و ئێرانیانی ئازادی خواز بە پێی ڕەواڵی هەر هەفتە لە شاری فرانکفۆرتی ئاڵمان کۆبوونەوە و خوازیاری ڕاگررتنی سزای سێدارە و ئازادی هەموو بەندکراوانی سیاسی بوو. بریندارانی شۆڕشی ژینا لەو چالاکیەدا ڕایانگەیاندووە ئێمە هەمومان دادخوازین و بەهێزتر لە جاران بۆ ڕوخانی کۆماری ئیسلامی و فڕێدانی بەرپرسانی ڕژیم بۆ نێو زبڵدانی مێژوو تێدەکۆشین. لێرەوە داوا لە هەموو ئێرانیانی ئازادی خواز دەکەین لە بەرامبەر شەپۆلی ئیعدامەکان لە ئێران بێدەنگ نەبن و پەیوەست بە کارزارەکانی نا بۆ ئیعدام و ئازادی بەندکراوانی سیاسی بن. بەرپرسانی ئەمنی و قەزایی کۆماری ئیسلامی تاوانبارن و ئەبێ بە تۆمەتی کوشتنی هەزاران منداڵ و ژن و پیاو محاکەمە بکرێن. بەڵێ ئازانی و خۆشەویستان گەشتیاوڵەکانی سەرلەبانیتان پێشکەشکرا. کاتێکی خۆش بۆ هەمولای.